ناوی هاوکارەکانی عەجاج ئاشکرا دەکرێن. 300 سکاڵا لە دادگاکانی هەرێمی کوردستان لەسەر عەجاج جەلادەکەی نوگرە سەلمان تۆمارکراون. لە سکاڵەکاندا ناوی هاوکارەکانی عەجاج ئاشکراکراون لەگەڵ داواکاری گواستنەوەی دادگاییکردنی بۆ هەرێم. پەرینووری ڕاوێژکار لە سەرۆکایەتی کۆماری عێراق بە سبەی ڕاگەیاند نزیکەی 300 سکاڵا لەسەر عەجاج تۆمارکراون لە سلێمانی و هەڵەبجە و گرمیان و چەمچەماڵ. دوای پەسەندکردنیان ڕەوانەی دادگای باڵای تاوانەکانی عێراق دەگرێن. عەجاج دانی بە تاوانەکانی ناوە کە لە نوگرە سەلمان دژی قوربانیانی ئەنفال ئەنجامی داوە و دەڵێت برسیکردنمان وەک چەکێک بەکارهێناوە کە کاریگەریەکەی زۆر لە بۆردومانی سەربازی زیاتر بوو. سێیەکی ئەو کەسانی دەستگیر کرابوون لە دەمانگدا گیانیان لەدەستداوە. سکاڵاکاران ناوی هاوکارەکانی عەجاجیان بۆ دادگا بەرز کردوتەوە کە لەگەڵ عەجاج ئەشکەنجەی خەڵکیانداوە و هاوکار بوون بۆ کۆمەڵکوژی و ئەنفال. جگە لە عەجاج سکاڵا لەسەر چەند کەسێکی تریش تۆمار کراوە، لەوانە سعدول سەبری کە پێش عەجاج گیراوە. هل أثناء شفت رجل دين عرفه يعني دەستی هەبووە لە کۆمەڵکوژی بەرزنجیەکان. ئاعترافی لەسەر چەند کەسێکی دیکەش کردووە. عەجاج و کاتی بەرپرسیارەتی گرتوخانەی نوگرە سەلمانی وەرگرتووە لە ساڵی 1989 زیندانەکەی بەتاڵ کردووە لە 400 دەستگیرکراوی عەرەب. دواتر 3000 دەستگیرکراوی کوردی لە هەولێر و سلێمانی بۆ گواستراوەتەوە. لە سکاڵاکاندا داواکاری زۆر کراوە بۆ گواستنەوەی کەیسی عەجاج بۆ هەرێم بە مەبەستی دادگاییکردن. لە ناویاندا داوا کراوە کەیسەکە بگوازرێتەوە گرمیان.